سڵاو بەڕێزان بڕگەی ڕۆژنامانیتان پێشکەش دەکەم و بە فاینانشیال پۆست دەست پێ دەکەین کە باس لە دۆخی وەبەرهێنان و نەوت دەکات لە هەرێمی کوردستان. ئەو ماڵپەڕە گفتوگۆی کردووە لەگەڵ مایکل ئێبساری بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای ئۆرێکسی کەنەدی کە لەباری دۆخی هەرێمە وتوێتی گەشت بۆ زۆر شوێنی جیاواز دەکەم بەڵام کوردستان شوێنێکی سەلامەتە. ماڵپەڕەکە بە پشتبەستن بە تێڕوانینی کۆمپانیای IHS نووسیوێتی کوردستان یەکێکە لە باشترین ئەو شوێنانەی لە بواری نەوت و گازدا داهاتووی هەیە. ماڵپەڕەکە نووسیوشەتی هەرێمی کوردستان خاوەنی 45 ملیار بەرمیل نەوتە. بەڕێوەبەری کۆمپانیا کەنەدیەکە دەڵێت تێچووی دەرهێنانی نەوت لە کوردستان بۆ هەر بەرمیلێک بڕی $10 و بۆ گواستنەوەش $5 تێدەچێت. بەم هۆیەوە هەرچەندە نرخی نەوت دابەزینی بەخۆ بینیوە بەڵام هێشتا جێگەی سەرنجی کۆمپانیا نەوتیەکانە. دەچینە ڕۆژنامەی بەناوبانگی گاردیانی بەریتانی کە وتارێکی لاراوایەتی تێدا بڵاو کراوەتەوە کە ڕایگەیاندووە ئەو ئێزیدیانەی لە دەستدرێژەکانی داعش ڕزگاریان بووە پێویستیان بەو یارمەتی و پشتیوانی هەیە کە بەریتانیا پەیمانی دابوو. نووسە دەڵێت پێویستە یارمەتیدانی ڕزگاربووانی ژێردەستی داعش لە پێشینەی کارەکانی حکوومەتی بەریتانیا بێت کە لە ئێستادا ئەو ڕزگاربووانە پێویستێکی زۆریان بە چاودێری تەندروستی و تایبەت و دەرونی هەیە. نووسەر داواش دەکات ڕێژێکی تایبەت لە ئێزیدەکان وەکو پەنابەر وەربگیرن کە بڕیار وایە لە ماوەی 5 ساڵی داهاتوودا بەریتانیا 20,000 پەنابەری سووری لە وڵاتەکەی وەربگرێت. لە زەناشناڵیشدا بڵاو کراوەتەوە شەڕڤانان چاویان لەسەر پایتەختەکەی داعشە. ئیدریس نەسان جێگیری وەزیری کاروباری دەرەوەی کانتۆنی کۆبانێ بە ڕۆژنامەکەی ڕاگەاندووە ئێمە ئامادەکاری کۆنتڕۆڵکردنی ڕقە و جەرابلووز دەکەین و هەزاران شەڕڤانمان ئامادەن بۆ هێرشەکە. نەسان ڕایگەیاند لە ئێستادا ئێمە لە گفتوگۆداین بۆ دروستکردنی هەماهەنگی لەگەڵ سوپای سووریای ئازاد و هێزە عەشایەرەکان. دەچینە ئەلمۆنیتۆر کە لێشدا بڵاو کراوەتەوە لە ئێستادا تەرکیزی هاوپەیمانانی دژ بە داعش لەسەر کۆنتڕۆڵکردنی ڕقەیە. ئەلمۆنیتۆر لە چەند سەرچاوەیەکەوە ئەوەی زانیوە کە لە کۆبوونەوەی بەرپرسانی ئەمریکا و هەرێمی کوردستان و پەیەدا لە هەولێر باس لە پلانی کۆنتڕۆڵکردنی ڕقە کراوە. ساڵح موسلیم هاوسەرۆکی پێدەش ڕایگەیاندووە 50 تۆن چەک و پێداویستی لەلایەن ئەمریکاوە بۆ ئەو ئۆپەراسیۆنە دابین دەکرێت و لە دواتریشدا بڕێکی زیاتر چەکیان بۆ ڕەوانە دەکرێت. دەچینە NTV ئەڵمانی کە تێیدا بڵاو کراوەتەوە لە هەڵبژاردنە پەرلەمانەکەی کەنەدا لیبراڵەکان کۆتاییان هێنا بە 10 ساڵ دەسەڵاتی کۆنزەرواتیڤەکان. خراپی باری ئابووری کەنەدا و هەڵوێستی خراپی ستیڤن هارپەر سەرۆکی پێشووی حکوومەتی کەنەدا لەبارەی پرسی کۆچبەرانەوە هۆکاری شکستی سەرەکی کۆنزەرواتیڤەکان بوون. لە هەڵبژاردنەکەدا لیبراڵەکان بە سەرۆکایەتی جەستین ترودۆ لە کۆی 338 کورسی پەرلەمان زیاتر لە 170 کورسیان بەدەستهێنا و دەتوانن حکوومەتی زۆرینە پێک بێنن. لیبراڵەکان بەڵێنیاندا بوو کە پارەی زیاتر بۆ خزمەتگوزاری تەرخان بکەن و سیاسەتی کەمکردنەوەی خەرجیەکان ڕابگرن. ئەوەی هەریەکە لە پارتی لیبراڵ و کۆنزەرواتیڤی کۆ دەکردەوە هاوهەڵوێستیان بوو لەسەر ئەوەی کە هێرشەکانی سەر داعش ڕابگرن. دەچینە گەڵڤ نیوز کە بڵاوی کردوتەوە تا ساڵی 2020 ژمارەی ملیۆنەرەکانی ئیمارات دەگاتە 96,000 کەس. ماڵپەڕەکە بڵاوی کردەوە بە پێی زانیاریەکانی پەیمانگای توێژینەوەی کرێدت سووس لە ئێستادا 59,000 کەسی ملیۆنێر لە ئیمارات بوونی هەیە و چاوەڕوانیش دەکرێت ئەو ڕێژەیە لە سەدا 62 زیاد بکات تا ساڵی 2020. بڕگەی ڕۆژنامەوانین پێشکەشکردن کاتێکی خۆش.